بینی عزیزی پێشەنگ تیڤی خۆشحاڵم من دار مستەفا بۆ پێشەنگ وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. ئازیزان بەرنامەکانی ئەم شەومان 25 جانیوەری 2023 پێکهاتووە لە دوو بابەت. سەرەتا سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی دۆلار بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیدا تاوتوێ دەکەین، پاشان سەبارەت بە نیازەکانی بەرەی ڕاست لە خڕۆشخانەجاوەریەکەی ئێراندا تاوتوێ دەکەین. لە نێوان بەرنامەکاندا گرتە ڤیدیۆ و بەرنام و بابەتی تریشمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە بەرنامەکانماندا. لەگەڵمان بن. ماڵەبینەرانی ئازیز، سەرۆک لە سەرەتادا ئاماژەم پێدا هۆکارەکان و کاریگەریەکانی بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عێراقیدا تاوتوێ دەکەین و بۆ ئەم بەرنامەیەش خەسرەو سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدا. خەسرەو سایە ئێوارەت باش و سپاس بۆم دەکەین. ئێوارەی ئێوەش باش و هیوادارم بەرنامەیەکی باشمانە بێ و بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە جێگای ڕەزامەندیان بێ. زۆر سپاس مەشەروەها. سەرەتا لەو پرسم کە لە ماوەی ڕابردوودا بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقیدا یەکێک بووە لە تەوەرە هەرە سەرەکی و هەواڵە سەرەکیەکانی کوردستان و عێراق. پێشەوەی کە بچینە وردەکاریەکەەوە ئەمەوێت هۆکارەکەی لە ڕوانگەی ئێوەوە ببیستم کە ئێوە ئەم هۆکارە بۆچی دەگەڕێنەوە کە بەهای دۆلاری ئەمریکی لە بەرامبەر دیناری عێراقیە هێندە بەرزبوونەوەیکی کورددان. بەڵێ ڕێم پێ بدەن با سەرەتا هەندێم خاڵی سەرەتایی خاڵی ڕۆشنکردنەوە بخینە سەرم بابەتە بۆی زۆرتر وەڵامی ئەو پرسیارە بینەوە کە ئێوە خستانە ڕوون. یەکەم شتەوەیە کە تەبعاً بە شێوەیەکی ڕەسمیەوەی کە لە دنیای باوە دابەزینی نرخی هەر دراوێک بەرامبەر بە دراوە جیهانیەکان لەوانەش دۆلار بە مانای لە زانستی ئابووریا پێڵێن هەڵاوسان، یعنیەوەی کە قوارێکی زۆر لە دراوی ئەو وڵاتە دێتە بازارەوە بەڵام بەهای پێشووتری خۆی لەدەستداوە. ئەم دیاردەیە ڕیشەیە گەڕێتەوە بۆ سەر سیستەمی سەرمایەداری وەک چۆن وەلەی جا نابێتەوە. ئەمە وەک چۆن ئێستا بێکاری هەیە، گرانی هەیە، جەنگ هەیە، نەعەدالەتی هەیە کە ئەمانە ینی سیفاتە لێکجیانەکراوەکانی نظامی سەرمایەداریە هەڵاوسانی دراویش یەک خەسیسەی تایبەتی ئەم سیستەمەیە. تەبعاً بەڵام هەڵاوسانی دراو لە دنیای ئەمڕۆدا دیاردەیەکی جیهانیە و حکم و قانونەکانی سەرمایە و بانقی جیهانی و ئەو کاریگەریانی کە لە هەر دەورێکە لەسەرێتی ئەم دیاردە هەمیشەی و بەردەوامە ئەهێڵێتەوە و عکسبوونەوەی ئەم هەڵاوسانە لەسەر هەر وڵاتێ بە شێوی جۆراوجۆر و لە دەورانی جۆراوجۆر و لە ژێر فاکتۆری جۆراوجۆر و هەتا لە چوارچێوەی ڕێخستنی سیاسەتی نەقدی دراو هەر دەوڵەتێکدا شکل و جۆرێک یا ماوەکەی یا شیدەکەی ئاڵوگۆڕی بەسەردەیە. سەرهەڵدانی ئەم دیاردێ بە پلەی یەکەم بە دوای جیابوونەوەی سەرمایەی مالی ینی پولی لە سەرمایەی پیشەسازی وەکەڵەکەبوونی پارەیەکی زۆر و سربەخۆبوونی بانقەکان و دوورکەوتنەوەیان لە بواری بەرەمێنان و سەرمایەی پیشەسازیە ئەو بەشە لە سەرمایە کە ئەخرێتە بواری بەرەمێنانەوە. ئەم دیاردەیە سەر هەڵەدا و وەکو حاڵەتێکی بەردەوام لەم سیستەمەدا لە پرۆسەی سوڕانەوەی سەرمایە و وەگەرخستن و خستنە ڕوو دراو بۆ ناو بازاڕە جیهانیەکان ینی لە دەوراتی جۆراوجۆرە دێتەکایەوە. طبعاً لە دنیای ئەمڕۆدا کە سەرمایی پولی حەجمێکی خەیاڵی لە نێو بازاڕە جیهانیەکانە ئاڵوگۆڕ پێکرێ و دەورانی خۆی تێپەڕێنێ، ئێمە شاهیدی کارتل و احتیکارات و چەندین بانقی جیهانی و محلین لە هەر وڵاتێکدا کە ئەمانە
توانای کۆنتڕۆڵکردنی خستنە ڕوو و لە بەرامبەر داوایە کە هەیەی بکوە بەپی سیاست و بەپی قەرار و قانون ئەتوان ئەمە کایی پێ بکەن. لەسەرێکی ترەوە ئەم دیاردەیە بەرئەنجامی ئەوزاعی بەتابەتی ئەم دیاردەیەش لە سەردەمانی قەیرانی اقتصادیە فراوانتر و بەرینترە بێتەوە و لە بودجە و لە چۆنەڵێ ئابووری هەر وڵاتە بە شێوەیەک لە شێوەکان ئەدا و شکڵی تایبەتی بەخۆیەوە گرێ. مەسەن بۆ نمونە ئێمە ئەبینین کە بە دوای کۆڕۆنا و سەرهەڵدانی کۆڕۆنا کە بە یەکجاری اختیلالێک کەوتە نێوان بەرەمێنان و ئاڵ و گۆڕی درا و بازرگانی و گوێزانەوەی کاڵا و بەتابەتی ڕاوەسانی نەقڵ و چۆنەڵی گەیاندنی کاڵا بۆ وڵاتەکان ئەمە ڕوویدا و تقریباً پارەیەکی مۆڵ خواردوو لە ئاسی بازارەکانی جیهانە لە دەستی کارتل و ئەو نیهادانەی کە سیستەمی دراوی عالەمیە بزوێنن کۆبووە. دوای تێپەڕکردنی ئەم دەورێ سەرهەڵدانی جەنگی ئۆکرانیا بوو کە مەسەن بووە مای ئەوەی کە بەتایبەتی دوای خستنە یعنی دانانی گەمارۆ لەسەر رووسیا وای کرد کە مەوادە ئەسڵیانەی کە زۆرتر پاری پێ ئەگۆڕێتەوە لەوانە مەوادە ئەنەرژیەکان نەوت گاز ئەو مەوادانی کە بۆ ژێرخان و بۆ سریعکردنی پرۆسی بەرەمێنان لە ئاسی جیهانیە بۆ هەر وڵاتێک گرنگە ئەمانە پێویستیان کرد کە ینی مەبەستمە جوڵەیەکی خێرای دراو لە ئاسی جیهانیە خستەکایەوە. بەڵام تەمان ڕنگدانەوەی ئەم مەسەلەیە لە عێراقدا ئینعیکاسی ئەوەیە کە عێراق خۆی تووشی قەیرانێکی سیاسی و هەم اقتصادیە و هەم کۆمەلگایەکی دوای جەنگە پێویستی بە دووبارە سازدانەوەی ژێرخانی ئابووری و ڕێخستنەوەی بوارەکانی بەرەمهێنان خزمەت گوزاری بازرگانی ئەم مەسائلانە هەیە. بەڵام بەهۆی قەیرانێکی سیاسیەوە کە حکوومەتی کەوتووە ئەم پرۆسەی خاو کردووە. ئێوەگەر بەبییران بێ کاتێکە عادل عەبدولمەهدی لەسەر حکوم بوو بەخۆی و تارێکی 300 نەفەریەوە سەفەری سینی کرد کە ویستی قەرزێک بێنێ بۆ عەقدێ بکا کە بۆ دووبارە سازدانەوەی ژێرخانی ئابووری لەوانە سوکنا کارەبا بوارەکانی بەرمێنانی نەوت ئەمانە بتوانێت بە گەڕیخە. بەڵام ئێمە بینیمان ئەو کارە نەکرا. دوای هاتنی کازمی وەزیری دارایی خۆی قانونێکی دەرکرد بڕیارێکی دەرکرد کە سعری دیناری لە بەرامبەر دۆلارە شکانەوە یعنی بە جۆرێک بڵێم ئەو کات کە نزیکەی هەر بۆ 100 دلار 120 بۆ سەرەوە تۆزە زیاتر بۆ 100 دلار کردی بە 147 کە ئەنواعی کێشە و جەدەلی لێکەوتەوە کە دیارە بە قەوارەی ئێسانە بووە. ئەمە مەبەستمەوەیە کە هەڵکشانی یعنی چۆنڵی بەهای دۆلار لە بەرامبەر دینارە بەرهەمی سیاسەتێکی حکوومەتە سیاسەتێکی دراوی حکوومەتە بەر لە هەر شتێ بۆ معنایی کە اختیلالێک لە پرۆسی بەرەمهێنانی اقتصادی عێراق و حجمی ئەو دراوانەی کە لە نەوتەوە بە تایبەتی دۆلار دێتە ناوخۆی عێراقەوە ڕوویدا و ئەمە بۆ هەڵسانەوەی باری ئەزمەیە کە دەوڵەتی عێراق تێکەوتووە پێویستی بەوە هەیە کە ئاسی گوزەران و مەعیشەتی خەڵک بێنێتە خوارەوە. مەسەن ئەمەش لە چ ڕێگایەکەوە بە تایبەتی لە شرایەتی ئێستای عێراقە کە ناتوانێت ڕاستەوخۆ مەوادەکان گرانکە مەوادی خۆراکی خزمەت گوزاریەکان هاتوچۆ بۆیە میکانیزمی بەدەستەوەگرتنی داشکانی نرخی دینارە لە بەرامبەر دۆلارە لە ئاسی بازاری جیهانیە. ئەمە ئەسڵ و بنەمای ئەوەیە بۆ ئەوی بتوانرێکە ئەو کرێکارەی کە ماگانە بەر لەم گۆڕانکاری و هەڵاوسانە بە 25,000 دینار ڕۆژانە کاریە کرد ئێستا هەرو 25 وەرەگرێ. بەڵام بە حکمەوەی کە کاڵا پێداویستەکانی ڕۆژانە لە بازاری جیهانیەوە هاورداکرێن بە دۆلار تەعاملیان لەگەڵەکرێ بەم معنایە وەختێک کە سەیری بەهای دینار لە بەرامبەر دۆلار ئاشکێت معنای ئەوەیە کە ئیتر ئەو کرێکارە ئەو کارمەندە ئەو موچەخۆرە هەر کەسێکە بیێ لە ڕێگای
پارەی عێراقی و ژیانی تەمینکە ئەو نرخەی نییە کە پێشووتر لە دەستیا بووە. ئەمە بە بڕوای من ئەم هەڵاوسانە دیارە هۆکاری تریشەیە و بە تایبەتی احتیکاراتی بانکی مرکزی عێراق، بانکە ئەهلیەکان، ڕۆڵی ئەحزاب لەسەر ئەم مەسائلانە، ڕۆڵی ئەمریکا کە ئەکرێت دوایی قسەی لەسەرکەن. کەوایەگە قسەکەم کورت کەمەوە ئیختیلال لە بازاری جیهانیە لەسەر مەسلەی ئاستی وەبەرهێنان و ئەو ڕووداوانەی بە تایبەتی جەنگی ئۆکرانیا، احتیکاری کۆمپانیاکان، سنووقی نەقدی عالەمی کە تەخزیە ئەم وڵاتاناکە بە قەرز بە تایبەتی لەوانە عێراق کە قەرارە ئەو پرۆژەی کە سەرسین باسمان کرد ئێستا ئەو تەقدیمیکە شەرت و مەرجی هەیە. مەسە ماوەیەک مەرجی دانا لەسەر عێراق کە بەنزین ئەبێ لە ناوخۆی عێراقا ببێ بە 1 لیتر بێ بە 1 دینار کە جاران 500 و 400 ئاوا وردە بەرزیان کردەوە. و ئێستاش ئەم شەرت و مەرجانە لەو بازارەوە نەقلە بێ بۆ ئەم وڵاتانەش بۆەوەی کە بەتایبەتی عێراقیش بۆی خۆی بساچێنە لەگەڵ ئەم قانون و هەلو مەرجە جیهانیایە. یەکێ لە میکانیزمەکانی خۆ دەربازکردن لە قەیرانی اقتصادی جیهانی و عکس بوونەوەی لە بازاری ناوخۆیە ئەوەیە کە فشار بێنێ بۆ سەر ئاسی ژیان و گوزەران و موچە و دەرامەتی خەڵکی کرێکار و زەحمەت چێژ. یەکێ لە میکانیزم و ڕێگاکانی ئەوەیە کە سەری دینار لە چاو دۆلارە داشکێنێ و بەمە ئاستی موچە و کرێژ بێنێتە خوارەوە. ئەگەرچی ئێوە ئاماژەتان بۆ دەکا هۆکاری تریش هەیە لە پاڵ ئەمریکا ئاماژەتان پێکرد، بەڵام زۆر بۆ سوونی تریش هەیە کە باس لە هۆکارە سەرەکیەکە دەکەن. ئاماژە بەوە دەکەن کە ئەوەی کە بڕێکی زۆر دۆلار براوەتە ئێرانەوە واتە ڕەتی بە ئێرانەوە دەکەنەوە، یاخود ئەوەی کە عێراق پابەند نەبووە بە ڕێکەوتنامە نێونەتەوەییەکان و بانکی جیهانیەوە. لە ڕوانگەی ئێوە ئەمانە چەنە کاریگەریان هەبووە لەسەر ئەم دیاردەیە؟ مەسەلەی یەکەمیان کە ناردەرەوەی دۆلاری عێراقیە، ئەو دۆلاری کە بازاری ینی چۆنەڵی بانکی مرکزی عێراق خاتە ناو بازارەوە کە ئەویش خۆی یاریکی ئاشکراکە. مەسەن ڕۆژی وا هەیە بۆ 250 میلیۆن ڕۆژی وا هەیە 500 ڕۆژی وایە ڕەنگە هیچیش نەخاتە ناو بازارەوە کە ئەوە سەیری ئەو داهات و دەستکەوت و قازانجەی حکوومەتی عێراقیەکان لەکوێیە. بەڵام ئەوەی کە ئەم پارانە ئەحزابی تر بانکە ئەهلیەکان کە یا چۆنەڵی بە شێوەی قاچاق یا بە شێوەی قانونی کە تەکبیریەکەن ئەنێرنە وڵاتانی دەرەوە لەوانە بە تایبەتی ئێران، من تەمانەوە ڕەتی ئەبێتەوە بە مەسلەی عەرز و تەڵەبەوە، مەسا کۆکردنەوەی ئەم پارانە و شاردنەوەی داخوازی زیاترەکە بۆ معنایە مەسەن سەری دیناریش لە بەرامبەر دۆلارە دێتە خوارەوە. بەڵام ئەمانە پایەدار نین، ئەمانە عاملی ئەسڵی نین، هەرچەند کاریگەریان هەیە بۆ بردنەسەرەوەی ئاستی هەڵاوسان و ئەو فاصلە کەمەی کە خێرا پاری دیناری عێراقی چۆنەڵی بە خێرایی تیاشیە. مەسەن وانە بڵێ لە 147ەوە ئەبێ بە 150 بۆ ماوەی مانگە دوایە بێ بە 55 بێ بە 16. ئێمە بینیمان لەم ڕۆژانەیانەیە سیرەکەی کە بە خێرایی لە 47ەوە نزیک بۆ لە 170 بەرامبەر بە $100. ئەمە پێمانەڵێ کە ئەم هۆکارە بۆ تەسریعی زیاتر و ئەم هەڵاوسانە و زیاتر بەرجەسەیە کاتەوە تا ئەو شێوەی کە بۆ قسەیە گەرێتەوە کە حکوومەتی ئەمریکا بەهۆیەوەی کە پێشتر قەراری بووە لەگەڵ حکوومەتی عێراقیا کە عێراق پەیوەست بێ بە سیستەمی ئەمریکا پێڵێن دراوی جیهانی کە کۆنتترۆلی دۆلارەکە کە بزانێ بۆ چ وڵاتێکە ڕوا و بەچی ئەدرێ. تەمان ئەمە باری تەکنیکیە، ئەمەش شارێک ئەتوانرێ کاریگەری ببێ. بەڵام دیسانەوە ئەمەش هۆکارێکە بۆ تەسریعکردنی خێرا و چۆنەڵی وەکو گوژمەیەکی خێرا کە ئەم هەڵاوسانە نەک بە شوێکی تەدریجی بڕێت کە خۆی هەڵاوسان لە هەر وڵاتێکە بە پێی میکانیزمە جۆرا و جۆرەکان ئەتوانێت لە کوردماوەیە یەک دەفعە بە خێرایی ڕێژێکی زۆر زیاد بکە و بەڵام بە پێی کارکردەکانی و سیاسەتی دەوڵەت سیاسەتی نەقدی هەر دەوڵەتێک ئەتوانێت حەجمی هەڵاوسان کەم بکرێتەوە، حەجمی هەڵاوسان بێتە خوارەوە. بە تایبەتی لە حاڵەتێکە ئەگەر ئەو وڵاتانە ڕێژەی گەشەی ئابووریان و هەناردەکردنی کاڵای ئەساسی بۆ بازاری جیهانیان زۆرتر بێ، ئەتوانێت ئەم پرۆسێ بە خاوتر و بە پێی هەنگاو بە هەنگاو بێ. بەڵام ئێمە ئەومان نابێت لە بیر بچێت. لە عێراقا
عێراق اقتصادەکەی وایە کە دەوڵەت دەخاڵەتی جددی هەیە لە تەنزیمی تیجارەت و خستنە ڕووی دراوە بەتایبەتی کە پێشتر نهاد سیاستی چێ بوو چۆنەڵی وەکو پێڵەن نافیزەی سەرف یعنی لە شوێنێکەوە کە بانکی مرکزی عێراقی بڕیارە ینی مانگانە ڕۆژانە چەند دۆلارە بیانیەکانی خۆی بخاتە بازارەوە و چۆن بیخاتە بەردەست کۆمپانیاکان کارگەکان ئەوانەی کە تەعامل بەدراوەکەن بە چ سیفەتێ من پێم وایە ئەمە ئەتوانێ ئەو هەڵاوسانە زیاتر داسەپێنێ بەسەر وەزعی ناوخۆی عێراقە کە دیارە ئەمەشی بۆ جوابدانەوە بە هەلومەرجی بازاری جیهانیە لە شرایطێکا کە خۆتان نەزان ئێستا کێشەیەکی گەورە لەسەر ئەنەرژی هەیە و عێراقیش بنەمای ئەسڵی بۆ کۆکردنەوەی پارەی بیانی بەتایبەتی دۆلار نەوتە و بەرزبوونەوەی سەعری نەوت لە ئاسی جیهانە پارەیەکی زۆر توانیوە کۆی کاتەوە هەتا احتیاتی باشی ببێ بەڵام من قسەکەم وە ئەمانە عامیلی تەسریع و هەڵاوسانی خێرا و چۆنەڵی بە ڕێژەی بەرز ئەتوانێت دەور بێ ئەسڵەکەی بازار و اقتصادی جیهانی و عکسبوونەوەی ئەم قەیرانە جیهانیە لەسەر وەزعی عێراق ئەژنەتەوەرە سیرکەن بۆ نمونە لە سەردەمی کازمیە وەزیری دارایی عێراق وەختێکە $100 بەرامبەر بوو بە 120 وردەیەک خۆ ئەو کاتە هەر پارەژەنێرا بۆ وڵاتانی دەرەوە ئێرانەوە هەر ئەو کۆمپانیانی کە قاچاقەکەن هەر لە ئارابوون بەڵام بۆ نەهاو بە قەرارێک بڕیاریاندا هەتا ئەو وەزیری داراییە وتی کە ئەگەر ئەم کارە نەکەین ئێمە نافیزەی هێنانی قەرز و ڕابیتەمان بە بانکی جیهانیەوە زەعیفە بێ و ناتوانین پرۆژە اقتصادیەکان بۆ مەسەلەی کارەبا بە تایبەتی بەڕێ بخێنوە بۆ سوکناوە بۆ تەرمیمکردنی وەسایل ئینتاجی بواری بەرەمێنانی نەوت و مەسەن ڕاستەوخۆ بە قەرارێکی خۆیان لە 127 کردیان بە 147 وردەیەک مەبەست موێ کەوایە خەڵک ئەبێ ئاگای لەوە بێ کە ئەم مەسەلەیە ئەنواعی فاکتۆرە بینێ بەڵام ئەسڵەکەی بەڕاستی ئەوە چینی دەسەڵاتدار و حکوومەتەکەیەتی ئەم سیاسەتانە ئاگرێتە بەر و جەوهەرەکەشی ئەوەیە کە بتوانێ ئەو ئەزمەی کە لەسەرەتی بەسەرشانی خەڵکی کرێکار و زەحمەت کێشەوە دایشکێنێت یعنی ئەمە میکانیزمێکە بۆ هێنانە خوارەوەی ئاستی کرێ و لە دەستدانی ئەو پارەی کە بە شێوەی کرێ موچە دەرامەت و داهاتی فەردێک کە کارەکە بیهێنێتە خوارەوە ئەو پارەی کە پێشووتر پێیدا بوو بۆ ئشتی خۆی سەرفیە کرد ئێسا و بەهای نەماوە من پێم وایە ئەسڵی قەزێکەیە باقی فاکتۆرەکانی تر ئەتوان ڕۆڵ جێڕن لەوەی کە ئەم ڕێژەی هەڵاوسانە زیاتر ببێ و بە شێوەیەکی بەردەوام و هەمیشەیی بۆ ماوەیەکی درێژخایەن یا بۆ ماوەیەکی کورد لەسەرەوە چۆنەڵی کاریگەریدا بنێ لەم بینەدا پێم باشە پرسیاری بینەرێک بێن مەستەر شاشە و ئاڕاستی ئێوەی بکەم ئەویش ئەوەیە ئایا سیاسەتمەداران بە پێچەوانەوەواتە بڕی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر داردا بەس بکەنەوە پرسیارەکەتان زۆر لام ئەتوانن دەوڵەت یان سیاسەتمەداران ئەتوانن بە بڕیارێک بەهای دیناری عێراقی لەبەر دۆلاردا بەرز بکەنەوە بە دڵنیاییەوە توانن هەروەک ئەوان خۆیان دایان شکانوە یعنی ئەم قسانی کە ڕۆژانە بەعزێک لە سەرانی دەسەڵات و ئەوانەی کە گلەی لە ناو سیستەمەکان و بەشێکن لە ئەوەی خۆیان ڕن بەشێکن لە پرۆسی سیاسی عێراق و کوردستان ئەوان خۆیان ئەم سیاسەتیان گرتووەتە بەر خۆیان ئەگەر مەسەلە حتا ئاودیوکردنی دۆلاریش بێ بۆ عێراق خۆیان کردویان و خۆشیانەیکەن کۆمپانیەکانی بانقی لە هەرێمی کوردستان لە عێراق ئەحزابی لایەنگر بە ئێران بە قاچاقچێتێکەکەن لە هەموو بوارەکە بۆنەوە بە قاچاق نابرێتە دەرەوە ئێستا ژەبرێ یعنی دیارەکەوایە دەوڵەت ئەتوانێت خۆی ئەم تەنزیمکە خۆی بڕیاریاوە ئەم هەڵاوسانە بەو ڕێژێ لە عێراقا سەر هەڵبا چونکە بەڕاستی قازانجکەری یەکەمی ئەوەڵ و آخر ئەم دوو دەسەڵاتەیە لە عێراق و لە هەرێمی کوردستان تۆ سیرکە ئێستا نزیکەی 7 دینار فەرقی هەیە لەو بەهای کە پێشووتر دۆلار بێتی و ڕوا بۆ 20 بۆ 25 مەسەلەن ئەمە معنای وایە کرێکارێکی ژینگە پارێز ئەگەر ڕۆژی بە 25,000 دینار یا کرێکارێکی بیناسازی ئەو کارەی کردبێ بە 25,000 کە ئێستا موادی خۆراکی فریوە
خزمەت گوزاری بەو شوەیە کە ئەیبینن کەوایەک ئەو کرێکارە ناتوانێت بۆ 25 دیناری کە پێشووتر لە دەستیا بوو هەمان ئەو مادانی پێشووتر بکرێتەوە ئەمە ژوای لێکا کە زیاتر کار بکە وە زیاتر سک هەڵگوشێ وە زیاتر تەحملی برسێتی و هەژاری بکە کەوایە ئەوە دەوڵەتە چکە سیاسەتی نەقدی هەر وڵاتێک ئەتوانێت ئەمە عادلێ پێچەوانە کاتەوە گەر بێوێ ئەوە تا ساڵێن حکوومەتی سوودانی کەوتۆتە لابردنی بەڕێوەبەری بانکی مرکزی عێراقی ئەوە خەریکە مەسن بازاڕەکان جۆرێک سەر لە قاکە بۆی کە دۆلار لانی کەم لەو ئاسی خۆیان بووە سێ نەڕوا بەرەوە 75 بۆ سەرەوە یعنی ئەمە سیاستێکە تۆ سیر کە لە ئەردەن ببینە لە ئەم دیاردەیە لە دیاردەی هەڵاوسان تۆ ببینە لە لوبناان لە تورکیا لە لیبیا لە سووریا هەیە بەڵام ئەردەنێکە هیچ نەوتی نییە یعنی حتا ئەو سەرچاوانەی نییە کە عێراق بەدەستیەوەیەتی بۆ کۆکردنەوەی درای بیانی بە تایبەتی دۆلار بەڵام سێ کە ئەردەن مستەقرە بۆ وایە دەیلەکەی کە حتا وەکو لوبنانی وڵاتێکی سیاحی نییە دەیلەکەی کە سیاسەتی بانقی دەوڵەتی ئەردەن لە ئێستاە وا خوازێ لەو ئاستایا بمێنێ بەڵام سیاسەتی نەقدی دەوڵەتی عێراق بۆ قەرەبۆکردنەوە و داشکانەوەی ئاساوارەکانی ئەو قەیران اقتصادی کە چەند ساڵێخی پێگرتووە بەسەر شانی خەڵکا و تەمەرکوزی سەرمایە بکە زیاتر قازانج کۆکاتەوە پێویستی بۆیە کە ئاسی ژیان و گوزەران و کرێبێنێتە خوارەوە بۆیە بەڵێ دەوڵەت ئەتوانێ و ئەگەر بڕیاری ئەوە بێ لە جۆنەڵی لە قازانجی خەڵگە و کارە بکە بە بڕای من ئەتوانێت ئێستا چۆن ئەتوانێت مەکتەب و خەسەخانەی زۆرتر بکاتەوە گەر لە بەرژەوەندی خەڵکا بێ ئەوەش دەتوانێت سەری دۆلار لە ئاسێکا ڕاگرێ نێڵێ دیناری عێراقی وەکو لوبنانی و لیرەی تورکی و سووری لێبێ باستان لەوە کرد کە ئەم بەرز بوو بەهای دۆلار لە بەرامبەر دیناردا بۆ کرێکارێک ئەوە دەگەێنێت کە ئەو بەهایی نییە ئەو موچەیە کە بە دیناری عێراقی وەریگرێت لە بازاردا هەمان بەهای نییە و بۆ ئەو بەمانای ئەوە دێت کە پێویستی بە بەدەستێنانی داهاتێکی زیاترە بۆی بتوانێت هەماشت بەدەست بێنێ ماوەڵ کاریگەریەکانی تری چی ئەبێت لەسەر کۆمەڵگا لەسەر بازار بەڵێ طبعاً یەکش دەمێ بەر لەوەی ڕاستەخۆ چۆن جوابی پرسیارەکەی ئێوەوە ئەزانین چۆنە لە دنیای ڕواڵەتیە ئاوا بین کە ئەوە دینار و دراوی عێراق و دیناری دۆلاری ئەمریکیە کەوتونەتە منافەسەوە یەکیشیان بە پێی سیاسەتێکی نەقدی ملیەشێ بەرامبەر بە یوتریان بەڵام لە ڕاستیە خۆی ئەم هەڵاوسانە لە جەوهرە ڕابطەی نێوان دیناری عێراق و بەهای کرێ لە هەر وڵاتێکە بە هەر دەرەجەیەک بەهای دینار لەو کۆمەلگایە بشتێ یعنی دراوی ئەو وڵاتە بشتێ ئەوە هێنانە خوارەوەی ئاستی کرێ لەو وڵاتەیە و بە هەر دەرەجێ ئاستی کرێ لە هەر وڵاتێکە بە نەتیجەی خەبات و ڕێکخراوبینی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بچێتە سەرەوە ئەوە سوودی سەرمایە قازانجی سەرمایە لەو وڵاتەیە بە نیسبەتێ دێنێتە خوارەوە و کاریگەریە بێ لەسەر بەهای دراوی ئەو وڵاتە ئەسڵی قەزیەکە یعنی چۆنەڵێ هەڵاوسان لە گۆشێکی ئەسڵیە پەیوەندی بینی کرێ و دراوی ئەو وڵاتەیە پەیوەندی بینی موچە و داهاتی فەردە بەرامبەر بەو دراوی ئەو وڵاتە بۆیە حکوومەتەکان هەمیشە هەوڵەدەن وەکوتم بە قانون ئەم مەسەلە بە سیاسەتی نەقدی خۆیان ئەم مەسەلەیە لە قازانجی سەرمایی دەسەڵاتداران و خاوەن کۆمپانیاکان و لە زەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش دایشکێنێتەوە بەڵام تاوان مەسەلەکە لە کۆمەلگایەکە خۆ هەر کرێ نییە کاڵا پێدەویستەکانی مەعیشەت لە هەر کۆمەلگایەکە فەرقەکە مەسەن بۆ نمونە لە کوردستانی عێراق ئاردە برنجە گۆشتە هاتوچۆیە ئەنتەرنێتە پۆشاکە کرێی خانووە هەموو ئەمانە بەرزە بنەوە لە بەرامبەریە چکە ئەم کاڵایەنە کە بەتایبەتی بەشی خزمەت گوزاری کە زۆرتر دائەتە پێ و بەشی موادی یعنی چۆنەڵی خزمەت گوزاری گەیاندن ئەمانە واکە کە قورساییەکی زیاتر بێنێتە سەرشانی خەڵک بەتایبەتی مەسلەی نەوت و گاز و ئەمانی کە بۆ ژیانی ڕۆژانەی خەڵک لە ناوخۆیان پێویستە ئەگەر دینار بشتێ و سەری دۆلار بەرز بێ
لە سەرێکی ترەوە موچایەنێتە خوارەوە کرێکارێنێتە خوارەوە هاوکاتی مەجموعەی ئەو کاڵایانەی کە ئاستی گوزەرانی ڕۆژانەی خەڵک بۆی کە مەمرۆمەژی بژی ئەوانەش بەرزەکاتەوە بەم معنایە یەکێ لە کاریگەرەکانی وەیە کە سەحی فقر و هەژاری چۆنەڵی دێنێتە خوارەوە ئەگەر جاران ئێمە ئەمانوت بۆ نموناگەر لە بەپێی ڕاگەیانەکانی حکوومەتی عێراقی ئەڵێ هەر کەسێ 500,000 ببێ ئەوە فەقیر نییە لە خوار 500,000ەوە هێڵی هەژاریە بەڵام ئێستاگەر مۆزەفێ یا خاننشینێ 500,000 مانگانەی بێ ئەیخۆ ئەو بەهایی نییە کە پێشتر هەی بووە کەوایە ئەمە ئەگەر لە $100 حەڤەت دینار زیابێ لە 26 خەڵک بەرەو ژێر فقر ملەنێن ئەمە گەورترین کاریگەریە کە لایەنێکی تریشەوەیە کە ئەو کرێکارەی کە جاران بە 8 سعات 25,000 دەسەکەەوە ئێستا بێ بڕە 12 سعاتیشکە بۆ ئەوی 7 دیناری فەرقی بینی دۆلار و هین بۆی کاڵا پێویستەکانی لە بازاڕ بکرێکە گران بووە تەمین کاتەوە ئەمە معناوەیە حکوومەت ناتوانێت بڵێ 8 سعات کاری ڕۆژانەکەم بە 12 سعات لە ڕێگای ئەمەوە کرێکاران یا کارمەندەکان هان ئەدا کە بڕۆن دوو ئیشی تر بکەن کە بڕۆن کاری زیاترکەن بۆی ئەو پارە نیسبەتی ئەو دراوەیان بێتە دەست ینی دیناری عێراقی ئەو ڕێژەیان بێتە دەست کە بتوانێت کاڵای پێویستەکانی پێ بکە ئەمە جگەلەوەی کە منافەسا خوڵکێنێ منافەسەی بینی سەرمایەکان نائارامی و لە ڕاوچێ دروستەکە ئەمە واکە کە کاریگەری لەسەر باری دەرونی کۆمەلگا و چۆنەڵی سەرنجام خەڵک بێئومێدکە و ئەمانش نەتیجەتەن کاریگەریە بێ لەوەی کە ئاعترازاتی خەڵک پاشەخشە پێ بکە خەڵک ئەگەر هەر بە دوای نان و مەعیشەتی ڕۆژانە بڕوا و ئاستی تایمی کارەکەی ئەنچۆن کاتی کارەکەی ناچارکە زۆر بێ و بۆ ئەوەی بتوانێت پێویستەکان ڕۆژانەی بەدەست بێنێ ئەمان هەمووی واکە کە مانگرتنەکانیان بەرەو دواوە بەرێ کەمتر بیرکەنەوە لە خەباتی یەکگرتووانە و ناڕەزایەتەکانی کە بویانە بۆیە من پێم وایە ئەم سیاسەتە لە بنەڕەتە بە قازانجی کۆمپانیاکان دەوڵەمەندان ئەحزابی حاکم و بەشێکە لە سیاسەتی ئەم دەسەڵاتانەیە هەردوولان چه حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم شەریکن و پێکەوە بە شێوەی خۆیان ئەم کاریان کردووە و تا ئەو شێوەی بۆ داشکانەوەی ئەزمەی اقتصادی بەسەر شیان و گوزەرانی خەڵکان کاراکەن خەسرەوسایە زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤی و ئەو ڕوونکردنەوە سەرنجڕاکێشە گرنگانات سپاس بۆ ئێوە ماندوو نەبن ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و نیازی بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ڕاست لە خۆشانە جاماوەریەکاندا چاوپێکەوتنێکمان لەگەڵ ئیبراهیم حوسێن دەبێت وچانێک و دەینەوەداتە
کارکردن قورسترین و بیسترین پێشێرکاریەکانی مافەکانی مناڵانەکە بەرامبەر بە مناڵەکە مناڵان نابێت جیاوازی بکرێت لە نێوان کوڕان و کچانە بە دەلیلی نەتەوە بە دەلیلی ئاین. پێشەنگ داڕ ئێمە ئەبێ باس لە مافەکانی مناڵان بۆ بوویتە خۆی هەیە. ڕاستە لەوانەیە هەندێک لە پرۆگرامی متاقاتەکانە هەبێت. جارنامەی جیهانی مافەکانی مناڵان وەگەوەی کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندا هاتووە کە بریتیە لە 54 مادە 46 مادەیان تایبەتە بە مافەکانی مناڵان و 8 مادەیان ئەو وڵاتانە پەیوەستەکات کە ئیمزایان لەسەر ئەم جارنامەیە کردووە کە لەسەر ئاستی جیهان 101 وڵات ئیمزایان کردووە کە پەیوەست بن بەم جارنامەیەوە. دیارە 54 مادەکە بریتیە لە چەند بەرگەیەکی تری لێبێتەوە کە هەرە گرنگیەکانیان ئەمانن کە باسییانەکەم. یەکەمین شێت بۆ مناڵ چییە؟ مافی ژیان. یەکەم مافی هەموو مناڵێکە حەقی ژیانی هەبێت، واتە هەموو مناڵێک پێویستی بەوەیە کە لە ژیانێکی ئارام و ئاسوودەیە بەهرەمەند بێت و سەرجەم پێداویستیەکانی هەبێت و لە جلوبەرگ و خۆراک و تەندروستی و هەموو پێداویستیەکانی نیشتەجێبوون و بیری ئازاد و مناڵ پێویستی بەوەیە کە بیرکردنەوەی ئازاد بێت، لە هەموو تند و دیژەکان پارێزراو بێت. واتە یەکێک لەو بەندە گرنگانی کە لە جارنامەکەیە باسەکرێت پێویستی بەوەیە کە مناڵان لە هەموو تند و دیژەکان پارێزراو بێت و دوور بێت لە هەموو چەسانەوەیەک و ئەشکەنجەدانێک، چه تند و دیژی جەستەیی چه تند و دیژی دەرونی. کارکردن قورسترین و بیسترین پێشێرکاریەکانی مافەکانی مناڵانەکە بەرامبەر بە مناڵەکە. خاڵێکی تر ئەوەیە کە مناڵان نابێت بە هیچ شێوەیەک لە خوار هەشتەوە کار بکەن، واتە مناڵانێک کە بەداخەوە کە ئێستا ئەیبینین مناڵان بە لە شاو کارەکەن، ئەمە بە یاسا قەدەغە کراوە کە نابێت مناڵان کار بکەن و بخرێنە بەردەم کاری تند و تیژی و کارکردنێکە ڕۆژانە ئەیبینین. خاڵێکی کە پێویستە باسی بکەین ئەوی شێوەیە کە مناڵان بە هیچ شێوەیەک نابێت چەکار بکرێت و قەدەخەیە چەکارکردنی مناڵان نابێت بەشداریان پێ بکرێت لە کای سیاسی و ئەحزاب و ڕێکخراوەکانی کە تایبەتە بە گەورەکان. خاڵێکی کە ئەوەیە کە گرنگە ئەوی شێوەیە کە مناڵان ئەبێت بەدوور بن لە هەموو بیر و باوەڕێکی سیاسی، ئایدۆلۆژی و مەذهبی و داسەپاندنی هەر جۆرە بیر و باوەڕێکی مەذهبی قەدەغەیە و نابێت بەسەر مناڵانە بسەپێنرێت. خاڵێکی کە ئەوەیە کە جیاوازی نەکردن لە نێوان مناڵانە چۆن؟ بە دەلیلی چی؟ بە دەلیلی زمان، بە دەلیلی نەتەوە، بە دەلیلی ئاین، بە دەلیلی ڕەنی پێست یاخود هەر شێوازێکی تری جیاکاری کە ئەبێتە هۆی جیاوازیکردنی مناڵان نابێت جیاوازی بکرێت لە نێوان کوڕان و کچانە، واتە مناڵی کوڕ و جیاوازیان لە نێوانە بکرێت و ئەمە بۆ هۆی کاریگەری دەرونی بەجێ ئەهێڵێت. خاڵێکی تریش ئەوەی کە باس کرێت ئەوژەوەی مافی خوێندن. مناڵان پێویستیان بەوەیە کە بە هەموو شێوازێک بخوێنە بەردەم خوێندن و خوێندنێکی ئیلزامی بێت و بە خۆڕایی بێتوە کە هەموو ئەم پێداویستیانە و هەموو جێبەجێکردنی هەموو ئەم مافانە پێویستیایی بەوەیە کە لەلایەن دەوڵەتەوە جێبەجێ بکرێت و لەلایەن دەوڵەتەوە هەموو کار ئاسانیەکی بۆ بکرێت. قەدەغەکردنی مادە هۆشبەرەکان کە بە شێوەیەک مناڵان ئەبێ پارێزراو بێت لەم مادانە و پێویستی بەوەیە کە مناڵان بەدوور بن لە هەموو ئەو مەوادانەی کە باس ئەکرێت و مادەی هۆشبەر. ئەتوانین بڵێن کە بەند و مافەکانی مناڵان زۆرێکن، بەڵام ئەمە هەروەکو سەرخەتێکی گشتی کە من باسم کرد ئەمانە لە چوارچێوەی یاسایە پەسەند کراوە و پێویستە بەوەیە کە هەموو وڵاتانی کە ئیمزان لەسەر ئەم مافانە کردووە جێبەجێ بکەن.
بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی عزیز و هەروەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە ڕووداوەکانی ئێران جارێکی تر تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمانەوە ئەم جارە سەبارەت بە بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن کە لە خۆشەنجەماوەریەکاندا بەشدارن و نیازی ئەم بەرەیە تاوتۆ دەکەین لەگەڵ ئیبراهیم حوسەین. ئیبراهیم حوسەین ئێوارە باش و سپاس بۆم دەکەی پێت دایم. ئێوارەی ئێوەش باش و هەمیشە ساغ و سەلامەت و سلااوڕێز بۆ بینەران و بیسەرانی ڕادیۆ پێشان. زۆر سپاس. ئەگەر لەوە پرسم کە لە چەند بەرنامەی پێشودا ئاماژەمان بە خۆشەنجەماوەریەکەی ئێرانداوە بەوەی کە سێکۆلارە، بەوەی کە سەرتاسەریە، بەوەی کە ڕەنگی نەتەوە و زۆر شتی تری پێوە دیار نییە، ئەمەش ئاماژەی بەوەی کە زیاتر بەلای چەپە ئەکشێتەوە. بەڵام وەک دیارەکە بەرەی ڕاستیش بە شێوەیەک لەم خۆشانەدا بوونی هەیەوە خۆی ئامادە کردووە بۆ دەورانی دوای کۆماری جمهوری ئیسلامی و ڕزای پەهلەوی لە ماوەی ڕابردوودا چەند جارێک لەم بارەیەوە قسەی کردووە. پێشەوەی کە بچینە سەر قسەکانی ئەو زۆر لایانی تر دەمێ بە شێوەیەکی گشتی ئێوە بەرەی ڕاست لەم خۆشانە جەماوەریەی ئێراندا چۆن دەبینن؟ هەروەکو خۆتش باست کرد هەلومەرجی ئێران هەلومەرجی حساس و تایبەتە. ئەو هەلومەرجەی کە ئێستا ئێران تیا ئەژی هەلومەرجێکە کە جمهوری ئیسلامی گەیاندۆتە دوا پلێت، واتە هەلومەرجێکی زۆر زۆر تایبەتە. ئێران بەڕووی ئاڵوگۆڕی گەورەدا کراوەتەوە و بۆ مانایەش بۆ ڕاست و بۆ چاپ مەسەلەی دەسەڵات، مەسەلەی دەوڵات، مەسەلەی شێوەی ئەو شێوە سەرنگونیەی کە قەرارە تێیدا جمهوری ئیسلامی سەرنگون ببێ و لە کۆڵ ببێتەوە، بووە بە بابەتی پێکدادان و خەباتی ئەحزابی سیاسی و خەباتێکی چینایەتی کە هەر ڕۆژ مەسەلەی دەسەڵات و مەسەلەی دەوڵەت و ئایندەی ئێران و شێوەی سەرنگونی و ئەوانە دێنێتە تونتر، واقعیتر، قاتعتر دەخاتە دەستوری هێزە سیاسی و ئەحزابی سیاسی، بزوتنەوە سیاسی و چینایەتیە جیاوازەکانی شێک لەو بزوتنەوانەی کە بەتەمایە لە ڕێگەی ئەم ئاڵ و گۆڕانەوە مۆری خۆی لە ئایندەی ئێران بدات. بزوتنەوەی ڕاستی لە ئەنگری ڕۆژئاوایە، خۆی ئامادە ئەکات پلاتفۆرمی خۆی بۆ خۆی بۆ ئەو ڕۆژانە ئامادە ئەکات، ئەو شێوە ڕووخان و سەرنگونکردنەی کە لەگەڵ استراتیژ و بەرژەوەندی بۆرژوازی بەگشتی و بۆرژوازی لە ئەنگری ڕۆژئاوا دێتەوە ئامادە دەکاتەوەکو ئاماژەت پێکرد. ئێستا بۆرژوازی ڕاستی لە ئەنگری ڕۆژئاوا بابەتی خۆی، تێگەشتن و تەسەوری خۆی، استراتیژی خۆی بۆ ئاڵوگۆڕی دەسەڵاتی سیاسی دەوڵەت لە ئێران ئامادە کردووە کە هەر لە زمانی خودی پەهلەوی شەوەکو خۆتش بە شێوەیەک لە شێوەکان باست کرد لە ڕوانگەی ئەوانەوە تاوجگەی کە بەڕاست دەگەڕێتەوە بەڕاستی لە ئەنگری ڕۆژئاوا دەگەڕێتەوە ئەوەیە کە قەرار نییە هیچ ئاڵوگۆڕێکی شۆڕش گێڕانە ڕوو بدات، قەرارە ئاڵوگۆڕێکی کۆنتڕۆڵ کراوی لەسەرەوە بێت. دەسەڵاتی دەوڵەت و دەستگاکانی سەرکوتی ڕژێمی ئێستا لە پرۆسەیەکی دیاریکراودا، جا لە ڕێی کودەتا بێ، لە ڕێگەی هەر جۆرە ڕێکەوتنی هەر جۆرە ڕێکەوتێکی دیاریکراوی سەر و خەڵکیەوە بێت، بتوانن دەوڵەت لەو دەستەوە تەسلیمی ئەو دەستەی بکەن، لەو بەشەوە وەری بگرن لە بەشی ئاخوندیەکەی، وەری بگرن تەسلیمی ئەو بەشەی بکەن کە دەتوانێت لە داهاتوودا سەرمایەداریەکە ئێرانیەتی سەرمایەداری تێکەڵتر بە غەرب ڕێک بخاتەوە. ئەم پرۆسەیە بە شێوەیەک لە شێوەکان دەستی پێکردەوە، شوێمان دەڵێت کە ئایندەی ئێران ئیتر بە شێوەیەکی قەتعی بەرەوە ئەڕواکە چەپ و ڕاستی کۆمەلگای ئێران لەسەر مەسەلەی ئایندەی ئێران، جۆری کۆمەلگای داهاتووی ئێران، جۆری ئەو دەوڵەتی کە قەرارە لە ئێران بێتە سەرکار تونتر دەبێتەوە. کەشمەکێشی چینایەتی، کەشمەکێشی ڕاست و چەپ لە دەوری ئەو مەسەلانە معنایەکی واقعیتر و عەمەلیتر پەیداکە. ئاماژەتان بە قسەکانی پەهلەوی کردواتە کوڕی شای دەسەڵاتداری پێشووی ئێران.
کە باسی لە سەرنگونەیەکی واتە ڕوخانی جمهوری ئیسلامی بە شێوەیەکی کۆنتترۆلکراو کرد ئەگەرچی بە کورتی لە قسەکانتانە ئاماژدان پێدا بەڵام پێم خۆشە زیاتر ڕوونکردنەوە لەسەر ئەو بدەن کەمە بەستیان چییە لە ڕوخانێکی کۆنتترۆلکراوە پێتان وایە ئەمە چەندێک لەلایەن جەماوەری خۆشانی ئێوارەوە جێگەی پێشوازیە دیارە تا ئەو شوێنەی کە بە استراتیژی ڕاستی لایەنگری ڕۆژئاوا و بە بۆرژوازی ڕۆژئاوا و بۆرژوازی بەگشتی دەگەڕێتەوە ئەوان لە کابوسی ئەویان لە ترسی ئەوەیە ئەژین لە کاوسی ئەوەیە ئەژین کە ئەم گۆڕانکاری دەسەڵات و دەوڵەتە ئەم ڕۆیشتنی جمهوری ئیسلامیە بکێشێتە سەر هەلومەرجێکی تەواو شۆڕژگێڕانە و سەرنجام کابوسی شۆڕشێکی تر تاقی بکەنەوە کە سەرنجامەکەی بۆ ئەوان دیار نییە بۆیە ئەوان دەیانەوێ لە هەوڵی ئەوەدان استراتیژیان بنەمای استراتیژ و سیاست و هەفت و کەوت و لێک نزیک بوونەوە و لێک دوورکەوتنەوەیان محوەری سەرەکی بنەمای سەرەکی ئەو شتێک کە ئەساسە لە استراتیژی ئەواندا ئەوەیە کە بتوانن ئاڵوگۆڕی دەسەڵات ڕوو بدات اینجا لە ڕێگەی کودەتاوە بێ لە ڕێگەی هەر جۆرە ڕێککەوتن و هەر جۆرە سیناریۆیەکی تری میانی بێت دەوڵات بەبێ ئەوەی بکەوێتە ژێر پرسیاری جددیەوە ژێر زەربەی جددیەوە زەربەیەکی شۆڕژێڕانەی جددی بەبێەوەی خەڵک دەرفەتی ئەساسانانت ئەوە پەیدا بکە کە لە نێوان ڕاست و چەپە دەرفەتی هەڵبژاردن لە نێوان ڕاست و چەپا پەیدا بکات دەچێتە پشتی ڕاست یان دەچێتە پشتی چاپ بەبێ ئەوەی ئەو دەرفەتە ئەو هەلومەرجە سیاسی ئازادە بڕەخسێت ئەوان لەسەرەوە لە پیلانێکی لە ڕێککەوتنێکی سەرەوەدا بتوانن هەلومەرجەکە بە شێوەیەک تەرتیب بکەن کە دەوڵەت بەدەستەوە بگرن حاکمیەتی داهاتووی ئێران ڕێک بخەنەوە سەرمایهداری ئێران ڕێک بخەنەوە بازار و سیاست و فەرهەنگی ئێران لەو حەدەیدا کە بۆ بۆرژوازی پێویستە ڕێک بخەنەوەواتە ئێستا ئەوەی کە ئەوان کاری لەسەر دەکەن ئەوەیە کە چاوەڕوانیەکانی خەڵک لە ئاڵوگۆڕ لە ئاڵوگۆڕ و لە هەلومەرجی شۆڕژگێڕانە و لە مەسەلەی دەوڵەت و داهاتوو تا ئاستی خواستەکانی بۆرژوازی بێن نەخوارەوە واتە بەبێ ئەوەی کە شاهدی ئەوە بین کە کۆمەلگای ئێران لەباری سیاسیەوە دەکرێتەوە تەبەقاتی اجتماعی چینە کۆمەڵایەتیەکان بتوانن بچنە دەرفەتی ئەویان هەبێ بچنە پشتی ئەو ئالتەرناتیڤ و بەدیلە سیاسیانەی کە لەلایەن چەپ و ڕاستەوە دەخرێنە ڕوو ئەو قوتانەی کە ڕاگەیاندانەی ئەخیری پەهلەوی پێمان دەڵێت کە پرۆژەی ئەوان پرۆژەی لەباربردننی دەرفەتی هەلومەرجی شۆڕژگەڕانەیە دەرفەتی قوڵبوونەوەی دەرفەتی ڕۆشتنی هەلومەرجەکەیە بەرەو ئاڵوگۆڕێکی شۆڕژگەڕانەی جددی کەوا بکات خەڵک تایدا چینکرێکار تایدا بتوانێت دەستی بەڕێکخراوبوونی سیاسی جددی ڕابگات دەستی بەڕێکخراوی جەماوەری ڕادیکاڵی خۆی ڕابگات بتوانێت بە شێوەی سیاسی بە شێوەیەکی سەربەخۆ وەکو چینێکی کۆمەڵایەتی بتوانێت بێتە مەیدان ئەم پیلانە لە زاری پەهلەویەوە بە شێوەیەک بەیان کرا پەیڕەوی لێکرا تعبیری لێکرا بەمانایەک هەر لە چوارچێوەی ئەم هەوڵانەدا ئەم هەوڵانەی دواییدا بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی ڕاستی لایەنگری ڕۆژئاوا کەمپینێکی سیاسیان بە ناوی وەکالەتی سیاسی بە پەهلەوی بەڕێخستووە کە ئەمە لە خۆی دەمانایەوەیە کە ئەم ئۆپۆزیسیۆنە ڕاستەی بۆرژوازی خەریکە لە قەولی خەڵکی ئێران و چینی کرێکاری ئێران و ئەوانە ئامادەکاری ئەکات بۆ داسەپاندنی دەوڵەت و دیکتاتۆریەتێکی تری بۆرژوایی لە داهاتووی ئێرانە دیکتاتۆریەتێکی سەرمایهداری بۆرژوایی کە ڕەنگە فەرقەکەی لەگەڵ دیکتاتۆریەتی بۆرژوایی ئیسلامی ئەمڕۆ ئەوە بێکە زۆرتر لایەنگری غەربە زۆرتر هەوڵەدەکە ئەو تەقەیودات و تەقەیودات و ڕێگریە دەست و پێگیرانەی فەرهەنگی و ئەخلاقی و ئەوانەی کە ئەحکامی دینی و دەوڵەتی جمهوری ئیسلامی فەرزی کردووە لەسەر سەرمایەی لابەرێ بۆ ڕێگا بکاتەوە بۆی کە سەرمایهداریان بۆ ئێران بە شێوە بۆرژواییەکەی
ڕێک بخاتەوە بەڵام ئەوەی کە چەند ئەمە لەلایەن چینی کرێکارەوە لەلایەن کۆمەلگایەکی 8 میلیۆنی کە بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵ گزارش لە داخوازیەکانی خۆی چاوەڕوانەکانی خۆی ئەکا بۆ ئایندەی ئێران ڕێگە بەوە ئەدەن ئەوەیان بابەتێکە بە بڕوای من ئێرانێک کە تایدا شۆڕشێکی گەورە ڕووی داوە دیکتاتۆرێتێکی بۆژوازی و پڕوخاندووە چینی کرێکارێک کە مەسەلەن حزورێکی ئامادەبوونێکی سیاسی جدی لە شۆڕشی پێشووتردا هەبووە شورای هەبووە شورا بزوتەوەی شورایی تاقی کردوتەوە ڕێگەیەکی زۆر ڕادیکاڵی کۆمۆنیزمی لەگەڵ خۆیدا هێناوە ئەم پرۆستەیە هەروە بە ئاسانی وەکو ئەوەی کە ڕاستی بۆژوازی لە ئەنگری ڕۆژئاوا نەخشەی بۆ دەکێشێ ناچێتە پێشەوە بێگومان بێ دەردیسەری ناچێتە پێشەوە چونکە وەها کۆمەلگایەک وەها چینی کرێکارێک وەها نەوەیەک کە چاوەڕوانی لە ژیان بە جۆرێکە کە دەتوانی هەستی پێ بکەیت لە جۆری دەربڕینیان جۆری داخوازەکانیان جۆری چاوەڕوانیەکانیان لە ژیان پێتەڵێکە ئەم کڵاوە ئەم جاریان بە ئاسانی ناچێتە سەر چینی کرێکار ناچێتە سەر نەوەی ئەمڕۆی ئێران ژنی ئەمڕۆی ئێران هەروەکو خۆتیش لە بەشێکی پرسیارەکەی باست کرد چاوەڕوانی ئەو کۆمەلگایە چاوەڕوانێکی زۆر ڕادیکاڵە ڕەنگە ئێران یەکێک لە دەریچە زۆر گەشەکان بێ بۆ ئاڵوگۆڕی ڕادیکاڵ و گەورە لە دنیای ئەمڕۆدا ئەوەی کە ئەم بۆ منە دەتوانن دیکتاتۆریەتێکی وەکو شیلی مثلەن بەڕێبخان سەرکوتێکی تری خوێناوی بەڕێبخان ئەم نەسڵە ئەم نەوەیە جارێکی تر لە خەباتیدا بۆ ژیانێکی باشتر بۆ ئازادێکی زۆرتر بۆ کۆمەلگایەکی ئازاد بەڕێبخان ئەمە دەبێ ببینین یەکێک لە ئەگەرەکانە بێگومان ئەوان لە هیچ سەرکوتێک لە هیچ درۆ هەڵبەستنێک درێغی ناکەن هەر ئەوەی کە بەڕاستی ئێستا کۆمەڵێکیان وەکالەت ئەدەن بە شاکەیان بە معنایەوەی هەر لە ئێستاوەکە ئەوان هێشتا لە ئۆپۆزیسیۆندان مافی هەڵبژاردننی سیاسی لە خەڵک لە چینی کرێکار لە ژن و لاوی ئەو کۆمەلگایە وەردەگرنەوە هەتا ئەگەر بە شێوە ڕەمزیەکەشی بێ پێتەڵێکە ئێرانی داهاتوو سەرمایهداری داهاتووی ئێران ڕەنگە لە ئەنگری غەرب بێت بەڵام هەمان ئەو سەرمایهداریەیە کە پشتی داوەت لە بازاری کاری هەرزان و بازاری کاری هەرزان پێویستی بە دیکتاتۆریەتێکی تری بۆرژوایی هەیە کە تایدا ناتوانێت بۆ نمونە قبول کات چینی کرێکار شورا و مافی مانگرتن و مافی ڕێکخراوبوون و مافی هەڵسوڕانی سیاسی و مافی قسەکردنی لەسەر چارەنووسی دەوڵەت و کۆمەلگا هەبێ ئەم پرۆسەیە بەرحاڵ درێژەی هەیە جەدەلی ئێران تازە خەریکە بە شێوەیەکی جدی دەکەوێتە نێوان بەرەی ڕاست و باڵین چەپ و ڕاستی کۆمەلگا بەڵام پێویستەکە لە ئێستاوە تەماشای ئەوە بکەیت کە پاش جمهوری ئیسلامی چ جۆرە دەوڵەتێک لەوێ شکڵ ئەگرێ مەگەر ئێستا ئامانجی سەرەکی ئەوە نییە کە جمهوری ئیسلامی کۆتایی بێت ئەمە چی خراپەیەکی تایە ئەگەر بۆ نمونە کەسێکی وەکو پەهلەوی دەستنیشان بکرێت تا ئەو کاتێک کە کۆماری ئیسلامی دەڕوخێت و دوایەوەی کە بە بڵێن فەزایەکی ئازاد بکرێتەوە و دموکراسی بکە ئەحزابی سیاسی بێن پەیامی خۆیان بدەن و لە هەڵبژاردنێکدا خەڵکی لایەنێکیان دەستنیشان بکەن ئەمە چی خراپەیەکی تێدایە؟ بەرحاڵ بۆ خراپیەکەی بۆ خەڵکی ئێران بۆ چینی کرێکاری ئێران بۆ لاوی ئێران بۆ کۆمەلگایەکی 8 میلیۆنی معلومە دەکرێت لە دەریچەی تەجروبەی شۆڕشی ڕابردووە خەڵکی ئێران چینی کرێکاری ئێران لاوی ئێران سیر بکە چونکە کاتی خۆشی کە خومینیان داسەپاند خومینی و ڕەوتی ئیسلامیان داسەپاند و مەئموریەتی سەرکوتکردنی شەو شۆڕشیان پێدا هەر کەسێک کە قسەی لە ڕیزی سەربەخۆ بکردایە هەر کەسێک کە قسەی لە ئازادی بکردایە لە ئێرانێکی ئازاد بکردایە دەمیاندا ئەخستیان و جارێ کاتی ئەمانە نییە جارێک دەبێت شا بڕوە ئەسلی مەسەلەکە شایە تەنانەت خومینی و ڕابەرانی ڕەوتی ئیسلامی ئەو سەردەما دەیانوت کاتێک ئەگەر ئێمە بین ئەگەر ئیسلامی سیاسی بێ ئەگەر ئایەتوڵڵا خومینی بێتە سەر دەسەڵات هەموو ماڵێکی ئێران
بەبۆڕی نەوت و غازی بۆ ئەڕوات خەڵکی ئێران هەمووی بە یەکسانی بەشدارە بێ لە داهاتی لە کەڵک وەرگتن لە داهاتەکانی کۆمەڵگە تەنانەت دەیانوت ژنی فلان کەس فلان ئاخوند پیانۆش لێ ئەدات ئەمانە بەحاڵ ئەمە طبیعەتی ڕاست ئیشی ئەوەیە لەو لە هەلومەرجی شۆڕژگێڕانە ئەم کڵاو بکاتە سەرچینی کرێکار کڵاو بکاتە سەر ئازادی خوازی و عەدالەت خوازی ئەو کۆمەڵگایە ئەگەر هەلومەرجێکی شۆڕژگێڕانە هاتوۆتە پێش ئەگەر دەرفەت بۆ هاتوۆتە پێش کە جمهوری ئیسلامی بڕوخێ ئێمە قسەکە بۆ ئێمە بۆ چە بۆ ئازادی خوازی بۆ عەدالەت خوازی ئەوەیە ئەمانە وەڵامدەرەوەی خواست و نیازی بەشەری کرێکار و زەحمەتکێشی ئێرانی ئەمڕۆنیە بە ئازادی ئەوەی هیچ کەس نایەتە سەر دەسەڵات یان هیچ کەس لە یەکەم هەنگاوی داخۆ نایەتە سەر دەسەڵات بڵێ من شاد بۆ دێنم بۆ ئەوی بەیانی مانگرتنت لێ قەدەغە بکات حەقی ڕێکخراوبوونت لێ قەدەغە بکات هەژاری و بێمافیەی سیاسی و کۆمەڵایەتیت بەسەردا بتەپێنێ ئاوان ناڵێت بێگومان ئاوان ناڵێت ئەڵێ ئێمە ئێرانی ئازاد ئێران ئازاد دەکەین بازاری ئێران ئەکەینەوە بەڵام ئەوەی ئەوان چی دەڵێن باسێکە بەڵام ئەوەی کە بۆژوازی خۆی چ نیزامێکی دەوێت چ دەسەڵاتێکی دەوێت چ جۆرە کۆمەلگایەکی دەوێت ئەوەیان باسەکەی هەر قسەیەک بکەن قسەی خۆیانە و لە گیرفانی خۆیاندایە و بە فلسێکی قەڵب بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەهایەکی ئۆتۆ پەیدا ناکات چونکە هێزێک دەسەڵاتێک بۆژوازیەک کە قەرارە ئێران لەسەر ئەساسی سەرمایەداری ڕێکخاتەوە لەسەر ئەساسی بازاڕی کاری هەرزان ڕێکخاتەوە لەسەر ئەساسی بێمافی و چەسانەوەی هێزی کاری هەرزانی چینی کرێکار ڕێکخاتەوە ناتوانێت دیکتاتۆر نەبێت ناتوانێت ئازاد نەبێت خۆ قەرارنی ئەمجارش چینی کرێکار و جەماوەری زەحمەتکێش قوربانی بدات خەبات بکات ڕۆڵەکانی ڕابەرەکانی ڕۆڵەکانی لە زیندان و تەعزیب و شکنجە و ئیعدام بەشیان بێت لەو لاوە ئەم جەماعەتی ئۆپۆزیسیۆنی ڕاستی بۆژوازی لە ئەنگری ڕۆژئاوا کە پشتیان داوەتە BBC و بانقی و دەوڵەتی و ئەوانە دیکتاتۆریەتێکی تری بۆژوایی بەسەر ئەو کۆمەڵگایەدا بەسەر ئەو چینی کرێکارەدا بەسەر ئەو لاو و ژنەدا بۆ 40 ساڵی دیکە فەرزکە نەخێر ئەمڕۆ کاتی ئەوەیە کە دەرفەتی سیاسی بدرێ ئەگەر هەر هێزێک مەسەڵەن ادعای ئەوە کە بەتەمای ئاڵوگۆڕێکی جددیە لە ژیانی خەڵکدا ئەبێ قبوڵ کە هێزە سیاسیەکان دەرفەتی سیاسی بۆ کۆمەلگا ئەو دەرفەتە ئەو مافە بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە چینی کرێکار بە ژن و لاوی ئەو کۆمەلگایە بدرێت کە هەڵبژاردنێکی ئازادانە بکات شا بۆ خۆیان شای خۆیان چۆن بیری لێ دەکەنەوە تەسویرێکیان تێگەشتنێکیان لە ئایندە هەیە بە تەواوەتی پەیوەندی بە خۆیانەوە هەیە بەڵام خەڵکی کرێکار و زەحمەتکێش چینی کرێکار ئازادی ئەوێ چاوەڕوانی ئەوەیە کە لە ئێرانێکی ئازاد و مەدەنی و پێشکەوت و خۆشگوزەراندا بژیر قسەکە ئێمە ئەوەیە سەرمایەداری هیچ بەشێکی بۆژوازی ناتوانێت ئازادی زۆرتر بدات ناتوانێت مەدەنیەتێکی زۆرتر بێنێت چونکە بنەمای ئابووری سیستەمەکان لەسەر بێمافی لەسەر هێزی کاری هەرزان ڕاوەساوە ئەمە پێویستی بە دیکتاتۆریەتە ئەم پێویستی بەسەرکوتی ئازادی دەربڕینە پێویستی بەسەرکوتی ئازادی مانگرتنە پێویستی بەسەرکوتی چەپ و کۆمۆنیزمە ئەمانە ناتوانن ئەم ئازادیە بێنن تەنیا بەدیلێک ڕێگایەک دزوتنەوەیە کە بتوانێت بە فعلی ئازادی بێنێت مەدەنیەتێکی زۆرتر بێنێت و بنەمایەکی مادی واقعی بۆ جێبەجێ بۆ پیادەبوونی ئازادی و مەدەنیەت بێ سوسیالیزمە چونکە سوسیالیزم لەسەر ئەساسی ئەوەی کە هەموو هاوڵاتیانی ئەو وڵاتە دەتوانن بەشدار بن لە بەرهێمێنانی کۆمەڵایەتی لە داهاتی خۆڵقاوی کار و هەڵسوڕانی کۆمەڵایەتی هەمووان ئەمە پێکە پێویستی بەوە نییە مەسەلەن سەرکوت بکات پێویستی بەوە نییە ئازادی دەربڕین لە کەس مەنع بکات لە کەس دابخات تەنیا نظامێکی سیاسی ئازاد ئابوووریەکی ئازادی سوسیالیستی ئەگەر بێت ئەم دەکەتە بۆ بڕاقسێت شەب بتوانێت لەم پرۆسەیەدا مەسەلەن ئەم ئاڵوگۆڕە نوێنەراتی بێت ئەوەیە دەتوانێت ئابوووریەکی ڕاوەستا و
کە بتوانێت وەڵامدەرەوەی نیاز و خواستەکانی بەشەر بێ مرۆڤ بێ بۆ ئازادی بۆ خۆشگوزەرانی دابین بکات بۆ سیستەمێکی سیاسی ئازاد بێنێت کە مەجال بدات دەرفەت بدات بۆ ئەوەی کە خەڵک بتوانن لە بەرینترین و فراوانترین ماف و ئازادی مەدەنی و سیاسیەکان بەهرەمەند بێ بزوتنەوە و دەسەڵاتێکی دیکتاتۆری کە لە پشتیدا بێتە چەوسانەوە و هێزی کاری هەرزان و ڕێخستنی بازاری کاری هەرزان و ئەوانە لە باشترین حاڵەتە ناتوانێت لە تورکیا تێپەڕێت. ئیبراهیم حوسێن زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا. منیش زۆر سپاسان دەکەم و دەستان خۆش بێ و ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دەینا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموودایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.